هێشتا نزیکەی 2 مانگ ماوە بۆ دەستبەکاربوونی سەرۆکی نوێی ئەمریکا، بەڵام نیگەرانی و دڵەڕاوچەی کۆماری ئیسلامی ئێران هەروە دێ و زیاتر دەبن. لە ئەمریکا پێویستە سەرۆکی نوێ 76 ڕۆژ چاوەڕوان بکە تا سوێندی یاسایی بخوات و بچێتە کۆشکی سپیەوە وەک سەرۆکی هەڵبژێرا و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن ڕێگەی داوە بە ئۆکراین بۆ بەکارهێنانی چەکی دروستکراوی ئەمریکا هەتا بتوانێت هێرشیان پێ بکاتە ناو قوڵایی رووسیا و ئەمەش وەک دەگوترێ وەرچەرخانێکی گەورەی سیاسەتی واشنگتنە لە قەیرانی ئۆکراین و رووسیادا. بەپێی لێدوانەکانی دوو کاربەدەستی ئاگاداری ئەو بڕیارن، بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن چرای سەوزی هەڵکردووە بۆ ئۆکراین بۆ بەکارهێنانی چەکی ئەمریکایی بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ناو رووسیا. زانیاریەکان وها باسی دەکەن ئەو سیستەمە موشەکیە ئەمریکاییەی ئۆکراین دەتوانێت بەکاری بێنێ دەگاتە دوورایی نزیکەی 200 میل. چەندان مانگ بوو ڤۆڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراین هەوڵێکی زۆری دەدا ڕێگە بدرێ لەشکری وڵاتەکەی ئەو چەکە ئەمریکاییانە بەکاربهێنێ بۆ لێدانی ئامانجە لەشکریەکانی رووسیا. مۆسکۆ ئاگاهی دەدات و دەڵێ بەکارهێنانی ئەو جۆرە چەکانە دەشێت ببنەمایی هەڵایسانی سێهەم شەڕی جیهانی. سەرچاوەکان لە واشنگتنەوە باسییان لەوە کردووە ئەم وەرچەرخانە لە سیاسەتی واشنگتندا تا ئەندازەیەکی زۆر پەیوەندی هەیە بە ناردنی هێزی پیادەی کۆریای باکوور بۆ یارمەتیدانی لەشکری رووسیا. هێشتا نازانرێ ئایا دانەڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا ئەم بڕیاری بەڕێوەبەرایەتەکەی بایدن هەڵدەبەشێنێتەوە یان نا. دانەڵد ترامپ نزیکەی 2 مانگی تر دەچێتە کۆشکی سپی و پێشتریش بەردەوام ڕەخنە و ناڕەزایی هەبووە لە ئاستی کۆمەکە لەشکریەکانی ئەمریکا بۆ ئۆکراین. دانەڵد ترامپ سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا ئاهەنگێکی تایبەت دەژێڕێ بە بۆنەی سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا و دەچێتە مادیسن گاردن سکوێر لە شاری نیویۆرک بۆ یاری زۆرانبازی. دانەڵد ترامپ لە نێودەنگی بەرزی موزیکدا سڵاوی بۆ ئاپۆڕەی خەڵک دەکرد و زۆربەی ئامادەبووانیش سڵاویان بۆ دەسەندەوە. مایک جۆنسن سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و کەید ڕۆک گۆرانی بێژ و هەروەهاش ڕۆبەرت ئەف کەنەدی دەستنیشانکراو بۆ پۆستی وەزیری تەندروستی یاوەری 47مین سەرۆکی ئەمریکا بوون. دوا بە دوای سڵاوکردنی لە داینا وایت بەڕێوەبەری جێبەجێکاری پاڵەوانێتی زۆرانبازیە مەزنەکان واتە UFC بۆ جۆ ڕۆگان بێژەری ناوداری ئەو پاڵەوانێتیانە چووە تەنیشت ئێلۆن ماسک ملیاردێری ناودێری ئەمریکاییەوە و دانیشت بۆ بینینی پاڵەوانێتی جیهانی کێشی قورسی زۆرانبازی نێوان هەردوو یاریزان جان جۆنس و ستێپی میۆچیچ. کۆماری ئیسلامی ئێران بەردەوام پێدا دەگرێت لەوەی هەر کارێکی دەیکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەروەهاش لە پەیوەندی بە بەرنامە ناوچیە لەشکریەکەیەوە بە پێی پرەنسیپ و ڕێوشوێنە نێونەتەوەیەکانە. لەگەڵ ئەو هەموو جەختکردنەوەیشدا پێدەچێت هێشتا ئێران نەیتوانی بێت دڵنیایی بدا بە جیهانی ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا.
ئێمە بە گومانەوە ئەو بابەتانە لێک دەدەینەوە کە وەک ئاماژەیەک لێیان دەڕوانرێت لەسەر ئەگەری خواستی ئێران بۆ گۆڕانکاری لە ڕەفتارەکانیدا. ئەوەی دەمانەوێت گۆڕان و کارکردنێکی ڕاستەقینەیە، نەک هەرتەنها نیشاندانی چەند ئاماژەکردنێک بێت. یەکێک لە ئامانجی سەپاندنی سزاکان بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا وشکردنی سەرچاوە داراییەکان بووە لەو هێزە میلیشیانەی ئێران دروستی کردوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام وەک هاوپەیمانەتی ناتۆ دەڵێ ڕژەمی ئێران لە ئێستادا سەرچاوەی تری دارایی هەیە. بێگومان ئێران لە ڕێی تەکنەلۆژیای درۆنەوە دەیکات و هەمووشی دەنێرێت بۆ رووسیا. مۆسکۆش پارەی دەداتێ و ئەمەش یارمەتی دەرە بۆ تاران تا درێژە بدات بە سیاسەتی ناسەقامگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت دەرەوەی ئەو ناوچەیەش. هەر بۆیە ئەوەی وتوێژمان لەسەر کردووە ئەوەیە کە ئەوروپای ئەتلانتی ناوچەی هەردوو ئۆقیانوسی هیندی و ئارام هەروە دێ و دەبنە شانە و یەکگرفت. شیکەرەوەش لەو بڕواایەدان ئەگەری زۆرە بەڕێبەرایەتیەکەی 47مین سەرۆکی ئەمریکا سیاسەتێکی قورس و توندی هەبێ بە بەراورد لەگەڵ سیاسەتەکانی بەڕێبەرایەتیەکەی جو بایدندا. پێم وایە ترامپ سەرکەوتنی دەوێت چونکە وەها دەڕوانێتە قەیرانی ئیسرائیل غەزا، قەیرانی ئیسرائیل حەزبوڵڵا کە شکستی بەڕێوەبەرایەتیەکەی بایدنە و دەشێوێت زوو بە زوو بەر لە چوونە کۆشکی سپیشەوە ئەو بابەتانە تەواو بکات و دەشخوازێت شتێکی جیاوازیش بکات لە بەڕێوەبەرایەتیەکەی بایدن کە بێگومان ڕێگەیەکی قورستر دەگرێتە بەر لە بەرامبەر ئێران و حەماس و حەزبوڵڵا و حوتیەکانی یەمەنیش. ئێران لە یەکەم کاردانەوەی فەرمیدا وە گوتەبێژی حکوومەتی ئێران ڕایگەیان جیاوازیەکی گەورە نییە لەوەی لە ئەمریکادا چێ دەبێتە سەرۆک و دوای هەڵبژاردنیش هێڵی گشتی سیاسەت لە ئەمریکا و لە ئێرانیشدا نەگۆڕاون. دانەڵد ترامپ لە خولی یەکەمی سەرۆکایەتەکەیدا تاکلایەنە لە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 ئێران کشایەوە و سیاسەتی بەرزترین ئاستی فشاری سەپان بەسەر ئێراندا و ئەمەش بووە مایی تەریکبوون و لە پەراوێزنانی زیاتری ئێران لەسەر ئاستی نێونەتەوەیی و هەروەهاش ئیفلیچکردنی ئابووری ئەو وڵاتە. ئێران لە ئێستادا کە بە ئەندازەیەکی بەرچاو وڵاتێکی لاوازە بە تایبەتیش پاش پەلوپۆکردنی ئەو هێزە میلیشیانەی دروستی کردبوون پێناچێت تواناییەکی ئەوتۆی مابێ بۆ بەرەنگاربوونەوەکانی باسی دەکات لە ئاوەها ڕەوشێکی ئابووری وڵاتەکەدا کە هەروە دێ و دادەڕمێت. یەکێک لە پرسیارە سەرەکیەکان ئەوەیە ئایا سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا چ جۆرە وەڵامێکی بۆ ئێران دەبێ و چ جۆرە سەودایەک لەگەڵ ڕژەمی کۆماری ئیسلامی ئێراندا دەکا پاش ئەو راپۆرتە هەواڵگریانەی پشتڕاستیان کردوێتەوە تاران پیلانی هەبووە بۆ کوشتنی 47مین سەرۆکی ئەمریکا. دەسەڵاتدارانی ئێرانی بۆ خۆیان نوکوڵی ناکەن لەوەی نیگەرانی و ترسیشیان هەن ئەگەر هەتا 25 مانگی دێی ساڵی داهاتوو تاران و کۆمەڵگەی نێونەتەوەیی نەکەونە ڕێکەوتنێکەوە ئەوە دەشێت و ئەگەریشی زۆرە سزای قورسی نێونەتەوەیی بسەپێنرێتەوە بەسەریاندا. جۆناتان سایە لێکۆڵەر و شیکەرەوەی لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان و میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. بەڕێسایە لە لێکۆڵینەوەکانیدا سەنگی خستۆتە سەر هەژمونی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەروەهاش کاروباری ناوخۆیی ئێرانیش. جۆناتان سایە پێشتریش لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و لە نێوەندی ئەمریکان ئەنتەرپرایز بەشداریەکی زۆر و چڕیشی هەبووە لەو لێکۆڵینەوە وردانەی دەکران لەسەر سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران. بەڕێسایە سواس و پێزانین بۆ ئامادەبوونت دەست بەجێ دەچمە یەکەم پرسیارم چی چاوەڕوان دەکرێت لە بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران؟ ئایا هەردووبارەبوونەوەی سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشارە یان شتێکی نوێ چاوەڕوان دەکرێت؟ لەگەڵ ئەوشدا کە زۆر راپۆرت ئاماژە دەکەن بەوەی بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ لەگەڵ سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشاردا دەڕوات، بەڵام لەم 4 ساڵی ڕابردوودا پەرەسەندنەکان لەسەر زەمین بە شێوەیەکی بەرچاو گۆڕانیان بەسەردا هاتووە. شەڕی ئێران و ئیسرائیل لە ئاستێکی بەرزدایە و ژمارەیەک لە تابووەکان تێکشکێنراون ئەوە تا ئیسرائیل لە هاوپەیمانی ڕۆژئاوا هێرش دەکاتە سەر خاکی ئێران.
جا لەگەڵ ڕەچاوکردنی ئەو پەرسەندنانەدا و هەروەها نزیک بوونەوەی ئێرانیش لە دروستکردن و بەدەستهێنانی چەکی ناوکی وەها دەکەن ئەمریکا تونترین و ڕقترین سیاست بگرێتە بەر لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران. لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا سیاسەتی بەرزترین ئاستی فشار سەپێنرا بەسەر ئێراندا، بەڵام نەمان بینی ڕەفتارەکانی ئێران بگۆڕێ و یا تەنانەت ئێران بۆ خۆی وەکو ڕژێم بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە. ینی سەپاندنەوەی بەرزترین ئاستی فشار چی دەگۆڕێ لەو ئەرزی واقعی کە هەیە؟ لە سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشاردا لەلایەن سەرۆک ترامپەوە دوو بابەت هەبوون کە کاریگەری کردە سەر ئێران. یەکەمیان سەپاندنی سزا بوو بەسەر پیشەسازی نەوتی ئێراندا، ئەمەیان بە تەواوەتی یەدەکی دراوی بیانی ئێرانی داڕماند و بێگومان کاریگەریشی هەبوو بەسەر ئاستی دابینکردنی دارایی بۆ هێزە میلیشیایەکانی سەر بە تاران، بەڵام بەهۆی هێورکردنەوەی سزاکان و دانانی ڕێگەپێدانی جۆرا و جۆریش لەم 4 ساڵی ڕابردوودا ئێران دەرفەتی بۆ ڕەخسایەوە بۆ دابینکردنی دارایی و زیادیشی کردن. بەڵام لەسەر وەختی داناڵد ترامپدا ئاوەها نەبوو، چونکە ئەو سیاسەتە بووە مای ڕێگرتن لە تاران هەتا پارە بدات بە هێزەکانی خۆی پێکی هێنابوون و تا ئەندازەیەکیش ناوچەکە سەقامگیر بوو. دووهەم بابەتی گرنگیش لەو سیاسەتەی ترامپدا بەرەنگاربوونەوەی جم و جۆڵە تێکدەرەکانی ئێران بووە لە ناوچەکەدا پاش بۆردومانەکانی ئێران و دوایی ئەوەی میلیشیاکانی سەر بە ئێران لە بەغدا دەستیان گرت بەسەر گرین زۆندا و زۆر ڕەفتاری تریش ئیتر داناڵد ترامپ بڕیاری کوشتنی قاسم سولەیمانیدا. ئەمەش پەیام بوو بۆ ڕژێمی ئێران کە هێڵە سوورەکان نابەزێنێت. هەرچۆنێک بێت ئەو دوو بابەتە لە کورتخایاندا تواناییەکانی ئێرانی کەم کردەوە، هەر بۆیەشە درێژەدان یان بەکارهێنانەوەی ئەو سیاسەتە کاریگەری خۆی دەبێتەوە لە دوو ڕەهەندەوە: ڕێگەگرتن لەوەی ئێران دارایی بۆ تیرۆریستان دابین بکات و بێ لەوەش پەیامێک دەبێت بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ سەرکردەکانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی و پێیان دەڵێت چیان بەسەر دێت ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئیسرائیلیش لە ناوچەکەدا. یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە بە تایبەتی کاتێ باز لە گەمارۆی نەوت دەکرێت بەسەر ئێرانەوە، ینی لەوە دەچێت بڕیارەکە ئاسان بێ بدرێ گەمارۆ بکرێت، بەڵام لێکەوتەکانی ئەو بڕیارە ینی ئاڵۆزی دروست دەکەن. بۆ نمونە لە پەیوەندی بە وڵاتێکی وەکو عێراقەوە، لە پەیوەندی بە وڵاتێکی وەکو چینەوە، ئەمریکا چۆن دەتوانێت لە یەک کاتدا ئەم جۆرە سەر و سەودایانە بکات؟ لە عێراقەوە دەست پێ دەکەم و خاڵێکی گرنگە. پێویستە استراتیژێتی سەرەکی عێراق گەشەپێدانی کێڵگەکانی وزەی خۆی بێت و بتوانێت پەرە بدات بەو وێستگانەی وزەی ئەلکتریک کە پێدەچێت عێراق خاوەنی ئەو توانایی و ژێرخانیەش نەبێت بۆ بەکارهێنانی سوتەمەنی لە بەرهەمهێنانی وزەی ئەلکتریکدا. ئێدی لێرەوە بابەتی کار و جموجۆڵی ئێران دێتە ئاراوە بۆ بەبارمتەگرتنی ئابووری عێراق. هەر بۆیە پێویستە واشنگتن کاری خۆی بکات و توانایەکان بۆ عێراق دابین بکات هەتا هەر خۆی وزەی ئەلکتریکی خۆی بەرهەم بهێنێت. دەزانی ئەوە بەشێک بووە لە استراتیژیەتی کاری هێزی قودسی سەر بە پاسداران هەتا عێراق نەتوانێت پەرە بدات بە گازۆلین و بە گازە سروشتیەکەیشی و بۆ وزەی ئەلکتریک بەکاریان بهێنێت. ئەوە سیاسەتەکەی ئێرانیشە بەگشتی تا عێراق نەتوانێت لەو بوارەدا کارا بێت و بەردەوام پشت ببەستێت بە کۆماری ئیسلامی ئێران بۆ گاز و بۆ وزەی ئەلکتریکیش. کاتێکیش باس لە وڵاتی چین دەکەین ئەوە ئاشکرایە کە پێویستە سزاکان بەشێک بن لەو چارەسەرکردانە لەگەڵ بێژینگدا، بە تایبەتیش کاتێک باس لە مەتریاڵە پێترۆکیمیاویەکان دەکەین. لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەی داناڵد ترامپدا برایان هوک زۆر ڕوون و ئاشکرا بووە و هەروەهاش بەڕێز پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەو کاتەش هەر ئاوەها بووە و جەختیشیان کردوتەوە لەوەی بۆ ئەوەی ڕێگە لە فرۆشتنی نەوتی ئێران بگیرێت ئەوە نەیاری یەکەمی ئەو هەوڵە بێژنگ دەبێت. جا پێم وایە بەڕێوەبەرایەتی یەکەمی ترامپ زۆر ڕوون و ئاشکرا بوو. ئەگەر بێت و وڵاتی چین بەردەوام بێت لە هاوردەکردنی نەوتی ئێران ئەوە بەرەنجامی خراپی دەبێت. بەڵام لە سەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی
سەرۆکی جۆ بایدندا هەرچەندە هەناردەکردنی نەوتی ئێرانیش زیاتر بوو بەڵام هەنگاوێکی ئەو تۆ نەبیندا بۆ جێبەجێکردنی ئەو سزایانی لەسەر ئێران بوون جا بەگشتی پێویستە واشنگتن جەخت لەو بابەتە بکاتەوە. ئەمە بزانم بەڕای تۆ سزاکان دەبنە چارەسەر بۆ هەموو ئەو کێشانەی کە کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا دەینێتەوە سزاکان دەبنە چارەسەر یا دەبنە کارتێکی فشار بۆ گۆڕینی هەر هیچ نەبێ سیاسەتی ناوخۆیی کۆماری ئیسلامی ئێران. ئەوەی بەردەوام دەیبینین ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت یانیش ناخوازێت سیاسەتەکانی خۆی لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و نێونەتەوەیش بەرەو پێش بێت ئەو سیاسەتەی ڕژێمی ئێران بەکاری دەهێنێت هەمان ئەو سیاسەت ڕێبازەی ساڵی 1970 و بناغی سیاسەتەکانی ئەمڕۆشیەتی جا هەر بۆیە دەبینین هیچ ڕەفتارێکی ئەو ڕژێمە نەگۆڕراوە جا ئەوەی داناڵد ترامپ ئاماژەی پێدەکرد بەردەوام فشار لەسەر ئێران بێت هەتا ئەو کاتەی تاران بە ڕێکەوتنێکی تری ناوچی قایل دەبێت ئەلبەت مەبەستەکەی ڕێکەوتنێکی باشتر بوو ئایا ئایەتوڵڵا خامانەئی ڕابەری باڵای ئێران و پاسدارانیش دەرفەت دەدەن ئاوەها ڕێکەوتنێکی نوێی ناوکی بکرێت کە زۆر زیاتر لە سەنتەرفیوجەکان دەڕوات و دەشێت بەرنامەی موشکی بالستیکی و جم و جۆڵەکانی ئێرانیش لە ناوچەکەدا سنووردار بکات جا مەرج نییە ئەو ڕێکەوتنە نوێیە شتێک بێت ئێران بخوازێت بیکات لەبەر ئەو بەرەنگاربوونەوەی تایدا ئەیبینین لە بیرمان نەچێت سزاکان بەشێکە لە سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشار لە کاتێکدا پێویستە بەرزترین ئاستی پشتیوانی لە گەلی ئێران بەشێکی تری سیاسەتی بەرزترین ئاستی فشار بێت بەڵێ پێویستە واشنگتن پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی ئێران بکات و چارەنووسی ئایندەی وڵاتەکەش بداتە دەست گەلی ئێران ئەو کاتەی باس لە سەپاندنی سزاکان دەکەین بەو ئامانجەیە کە ئۆپۆزیسیۆنی ناوخۆ باڵا دەست بێت و دەرفەتیشی بۆ بەرەخسێت و هەستی دژە ڕژێمی ئێرانیش زیاد بکات. بەڕێسایە من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی و توێژەکەمان. لە وەتای شەڕی غەزە دەستی پێکردووە لە مانگی دەی ساڵی 2023ەوە گورزی کەمەرشکێن بەرهێزە میلیشیایەکانی سەر بە ئێران کەوتون لە عێراق، سووریا، یەمەن، لوبنان. ئەمەش وەک دەگوترێ دەستی ئێرانی کورت کردوتەوە لە ناوچەکەدا بەڵام وەک شیکەرەوە دەڵێن ئێرانیش ستراتیژێتی خۆی گۆڕیوە. ئێران خۆشی سەرنجی داوەتێ و باشیش دەزانێت هێزەکانی سەربەتاران شکستیان پێهێنراون بەهۆی ئەمەشەوە ناچار بووە ستراتیژێتی خۆی بگۆڕێت. بۆ نمونە هەوڵی پێکهێنانی هێزی نوێی میلیشیایی دەدات یان ئەوەی عەبدولمالک ئەلحوتی دەگوێزێتەوە تا لە هێرشی ئیسرائیل بپارێزرێت. ئێران هەوڵی ناوبژی دەدات لە نێوان حوتیەکان و ڕووسیادا و هاوکات موشک و درۆن بۆ مۆسکۆ دابین دەکات. ئەمەشی پێیوەست کردووە بەیەکەوە. کۆماری ئیسلامی ئێران هێشتا سوورە لەسەر هێرشکردنەوە سەر ئیسرائیل. تەل ئەڤیڤ جەخت دەکاتەوە لەوەی شەڕی لەگەڵ ئێراندا ناوێت. هەر هێرشێکی تر بۆ سەر ئیسرائیل بە دڵنیاییەوە وێرانکردنی ئابووری ئێرانی بەدوا دێت و ڕژێمی ئێران بە ملیار دۆلاری تر لە گەلی ئێران بە تاڵان دەبات. دەزانم گەلی ئێران ئەم شەڕەی ناوێت، منی شەڕم ناوێت و گەلی ئیسرائیلی شەڕی ناوێت. یەک هێز هەیە کە سوکارتان دەخاتە بەردەمە ترسێکی گەورەوە و ئەو هێزەش دیکتاتۆرەکانی تارانن. هەرچۆنە بێ گەورە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی کەناڵەکانی تری پەیوەندیەوە پەیامەکانی خۆیان دەگەیەنە بەڕێوەبەرایەتی ئەمریکا بەڵام دەژڵێن بڕیاردانیان لە هەرچ ئەگەرێک بێ لەسەر بنچینەی ڕێنماییەکانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامیە. ئێمە جیوازیەمان هەن لەگەڵ ئەمریکایەکاندا جیواسی قۆڕنەوە هەندێک جاری چارەسەر ناکرێن بەڵام دەبێت کنترۆلیان بکەین تا باجەکەی کەم بکەینەوە و ئاستی ئاڵوزیەکانیش کەمتر ببنەوە. کەناڵەکانی پەیوەندی لە نیوان ئێران و ئەمریکادا هێشتا ماون. هەوڵ دەدەین بۆ ئەو شتانەی خزمەت دەکەن بە بەرژەوەندی وڵاتەکەمان و پرانسیپەکانی شۆڕشی ئیسلامی. خاڵی گرنگ ئەوەیە لە ژێرسایی ڕێبەرایەتی ڕێبەری باڵا و بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانیدا ئەو ڕێبازەی پێویست بکات دەیگرینە بەر. جۆنەتان بەڕای تۆ ئێران دەتوانێت دەستبەرداری بەرنامەلاونکیە لەشکریەکەی ببێت؟
ئێران خۆی بە ئاشکرایی باسی دەکات کە توانایەکانی هەن بۆ دروستکردنی بۆمبی ناوکی، بەڵام لەم کاتەشدا دەڵێت خۆیان نایانەوێت دروستی بکەن. هەرچۆنێک بێت هەڵمەتە لەشکریەکانی ئیسرائیل کە زانە ئەتۆمیەکانی ئێرانیان کردوتە ئامانج و بە هەمان شێوەش بە ئامانجگرتنی ژێرخانی ناوکی ئێران بەردەوام بوونەتە ئاستەنگ لە بەردەم ئەو تواناییەی ئێراندا، بەڵام ئەوە چارەسەرکردنێکی درێژخایان نییە و مەرجیش نییە ڕێگەیەکی بەردەوامیش بێت. کۆماری ئیسلامی ئێران هەبوونی ئەو بەرنمەیەی بۆ دروستکردنی چەکی ناوکی بە پێویست دەزانێت، ڕەوایەکی ناوخۆیی بۆ و بابەتەدا و هەروەها میلیشیاکانیش پشتیوانیان لێ دەکرد. بەڵام بەهۆی لێدانی ئیسرائیلەوە لەو هێزە میلیشیانی سربەتارانن لە 7 مانگی دەی ساڵی ڕابردووەوە، واتە لە دوای هەڵایسانی شەڕی غەزا ئەو جۆرە پشتیوانیەشی نەما. ئێران زۆریشی هەوڵدا ئەمریکا چاوپۆشی لە هەندێک لە هەنگاوەکانی بکات، بەڵام پێناچێت ئەوەی بۆ بچێتە سەر لەگەڵ بڕێوەبەراتەکەی داناڵد ترامپدا. یەکێک لە داواکانی ئێران بۆ دەستپێکردنەوەی دانوستانی ناوکی ئەوە بووە کە ئەمریکا داواکانی خۆی لە ڕێی فشارەوە نەکات. بۆ نمونە مەرجێکی میانڕەوانی ئێران لادانی سزاکان بووە بەر لە دەستکردنەوە بە وتوێژەکان. ئەمەش ئەوە بوو کە بەڕێوەبەرایەتی بایدن کردی و سزاکان هێور کرانەوە بەو هیوایی دانوستانەکان دەست پێ بکەنەوە. پێم وایە لێکتێگەیشتنێکی بەرچاو لە نێوان هەردوو لایەنەکەدا هەیە و هەروەهاش نەبوونی بەرژەوەندی لەو ڕوانگەیەوەی ئایا ئێران ڕێکەوتنێکی تری ناوکی دەوێت یان شیانی ئەوەی ئەو ڕێکەوتنە نوێیە بە متمانەی زیاترەوە بێت جیاواز لەوەی پێشوو. لە کاتێکدا واشنگتن ڕێکەوتنێکی نوێی ناوکی دەوێت کە بەرفراوانتر بێت و دەشێت سنووردارکردنی بەرنامە لەشکریەکانی ئێرانیش لەخۆ بگرێت. باشە بەڕای تۆ پێدانی فڕۆکەی بێفڕۆکەوانیا درۆنەکان موشەکی دوور هاوێژ بە رووسیا ئەکرێ وای لێک بدەینەوە کە ئەمە وەرچەرخانێکە لەو استراتیژیەتەی کە پێشتر ئێران بەکاری هێناوە، ینی استراتیژیەتێکی نوێ بێ دەستبەرداری هەندێک لە هێزە میلیشیاییەکان بێ و ڕوو لە رووسیا بکات و پشتیوانیەکی تەواوی رووسیا بەخۆی بەدەستبێنێ. ئەمە چییە کە ئێران دەیکات؟ پەیوەندەکانی تەران لەگەڵ هێزە میلیشیایەکاندا بە شێوەیەکی بنەڕەتی جیاوازە لەو پەیوەندیانەی لەگەڵ رووسیا و چیندا هەیەی. زۆر قورسە بتوانرێت بەراورد بکرێن. پەیوەندی نێوان تاران و مۆسکۆ زیاتر و وەها وێنا دەکرێت کە هاوبەشیەکی استراتیژیانەیە لە ڕوانگەی ئەو ژمارە بێشمارەی پەیمانەکانی رووسیا بۆ ئێران کە یەکێکیان پەرەپێدانی تواناییە ناوکیەکانی ئێرانە وەک کارکردن لە ڕیاکتەرە ناوکیەکاندا یان ڕوانگەی ئەو ڕێکەوتنە لەشکریانی نێوانیان و فرۆشتنی موشکی جۆری S-300 بە تاران. ئەمانە نزیکەی 10 ساڵی ویست بۆ ئێران تا بەدەستیان بێنێت، بەڵام ئەو بوو ئیسرائیل لە یەک شەودا هەمووی تێکشکان. لەگەڵ هەموو ئەمانەشدا دەزانی جۆرێکیش لە بێ متمانەیی هەیە لە نێوان هەردوو وڵاتدا. بەڵام کاتێک دێتە سەر بابەتی ئاگربەست لەگەڵ ئۆکراین ئەوە دەشێت رووسیا باڵادەستیەک بدات بە ئێران. جا ئێستا رووسیا وەک بڵی لە تەنگەژەدایە و بە هیوایە بەڕێوەبەرایەتەکەی داناڵد ترامپ هەندێک لەو ئاڵۆزیانە بڕەوێنێتەوە یان ئەوەی ئاگربەست بێنێتە ئاراوە. جا ئیدی لەو پێناوەدا بە دوور نازانرێت مۆسکۆ پەیوەندەکانی لەگەڵ ئێراندا بکاتە قوربانی لە پێناو ئەو ئاگربەستەدا. ئەمەش ینی بەکارهێنانی ئێران و ینی ڕاگررتنی هاوردەکردنی ئەو موشەکانەی ئێران لە پێناو ئەوەی سەودایەکی باشتر بەدەست بێنێت لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێی واشنگتندا. بۆ خۆ دەزانی سزاکان وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد بڕیارە نێونەتەوەیەکان لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتووەکانە بێلەوە بڕیارەکانی تر و داواکانی تری کۆمەڵگەی نێونەتەوەیی لە ئێران هیچیان نەیانتوانی ئێران ڕابگرن. چ شتێکە بتوانێت کە ڕێک ئێران ڕابگرێ و ینی دەستبەرداری هەموو ئەو جۆرە سیاسەتانە بێ کە ناسەقامگیری لە ناوچەکە هێناوەتە ئاراوە. وەکویشە لە شیکەرەوەکان دەڵێ چ شتێکە وا لە ئێران بکە کە ڕاوەستێ لەوەی هیوای گەلانی ناوچەکە بە تایبەتی لە ناو ببە.
خاڵی گرنگ بەرەنگاربوونەوەی ئێرانە. ئەو بەرەنگاربوونەوەیە لە سەروەختی بەڕێوەبەرایەتەکەی بایدندا نەبوو، کاتێک سەربازە ئەمریکایەکانیان لە ئوردون کوشت. وەڵامی ئەو کاتەی واشنگتن تەنها بە ئامانجگرتنی میلیشیاکانی سەر بە ئێران بوو لە عێراق و سووریادا و وەک دەشگوترا پێشوەختیش ئاگادارکردنەوە هەبووە کە لەو پێگانەی میلیشیاکان دەدرێن. ئەمانە بوونە هاندەری ئێران کە ڕۆژ ئاوا شتێکی ئەو تۆی بەرامبەر ناکات. بەڵام وەک بینیمان ئێستا ئەوروپا بە بڕیارە نوێیەکانی لەسەر بەرنامە ناوچەکەی بەرەنگاری ئێران بۆتەوە و پێش دەچێت هاتنی بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ بە شێوەیەک لە شێوەکان هاندەر بوو بێت بۆ ئەو بڕیارانە. بەڵام هێشتا پاسدارانی شۆڕشی ئیسلامی نەخستوەتە لیستی تێرۆریستانەوە. جا لێرەدا پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی بە لایەنە نازی و تێرۆریستەکانەوە بە تایبەتیش ئەو پەیوەندیە گوماناویانە لە ناو ئەوروپادا و بێدەنگی ئەوروپایەکانیش وەهای کردووە ببێتە هاندەرێکی تر بۆ هەڵوێستە و ڕوژێنەرەکانی تاران لە ناوچەکەدا. ئەمە بۆ ئەوروپا. جا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دڵنیابوون زۆر گرنگە بۆ ئێمە کە هاوپەیمانەکانمان هەموو ئامرازەکانیان لەبەردەستدا بێت بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکانی ئێران. زۆر گرنگە ئێران ئاگادار بێت لە بەرەنجامەکانی ئەو سیاسەتە دەرەوەیی هەیەی و بێگومان بەرنامە ناوچەکەشی بە هەمان ئەندازە گرنگە کاتێک بابەتەکە دێتە سەر ڕەفتارەکانی ئێران. بەڵێ بەرەنگاربوونەوەی ئێران بابەتە سەرچەکەیە. بەڕێزایە بۆ خۆت دەزانیانی وەکو باسی شمان کرد ئێران لە ڕەوشێکی ئێجگار خراپدایە لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئاسایشیەوە، لە ڕووی لەشکریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە. لێرەدا ڕۆڵی ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چییە؟ من زۆر جار لەم بەرنامەیەدا پسپۆڕان ئاماژەیان بەوە کردووە کە گەلی ئێران بە هیچ شێوەیەک نایانێ ڕژەمەکەی ئێران بە دەست تێوەردانی دەرەکی بگۆڕن. ئۆپۆزیسیۆنی ئێران دەتوانێت هەنگاوێکی گەورە بنێ کە گۆڕینی ڕژەمەکەی ئێرانی بەدوادا بێ. ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەر لە هەموو شتێک دەبێت ئاڵتەرناتیڤی هەبێت بۆ هەموو بابەتێکی سەرەکی لە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە. بە پلەی یەکەم نابێت ئۆپۆزیسیۆن تیۆکراسی بێت و دەبێت زۆریش پێداگر بێت لەسەر ڕێبازی سیکولاریزم. خاڵێکی تریش ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن بڕوانێتە بەرژەوەندی نیشتیمانی ئێران لە دوای قۆناغی کۆماری ئیسلامی ئەوەی لە بەرژەوەندی ڕژێمی ئێستای ئێرانە. لە بەرژەوەندی گەلی ئێران نییە. جا لە هەر سۆنگەیەکەوە سەیری بکەیت لە پەیوەندی بە پشتیوانی ئێرانیەکانەوە پێویستە ئەو استراتیژیەتە بەردەوام بێت و کاریگەریش بێت. چاوەڕوانی ئەوە نییە واشنگتن هێزێک لە ناو ئێراندا پڕچەک بکات. داواکان زۆر ڕوون و ئاشکرا و زۆریش سادەن. یەکەم ڕێگە بگرێت لە سەر چاوەدارایەکانی ئێران لە ڕێی سزاکانەوە. دووەم ڕەخساندنی تواناییە بە پەیوەندیکردن لە نێوان ئێرانیەکاندا لە کاتی خۆپیشاندان و شەپۆلەکانی ناڕزایەتیدا وەک ئەوەی 2022 ئەوانی پێشتریش کە ڕژێم هەموو پەیوەندیەکانی بڕی بوو. هەر بۆیە گرنگە ڕێگەکانی پەیوەندیکردن دابین بکرێت لەگەڵ نێوەندە جیهانەکاندا و هەروەهاش دابینکردنی زانیاریەکان بۆ خۆپیشاندەران یارمەتی دەردەبن بۆ گەلی ئێران لە بەرەنگاربوونەوەی ڕژێمە ئاینیەکەی ئێراندا کە لە ڕاستیدا بەرەنگاربوونەوەیەکی نابەرابەرە. جۆناتان سوپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. زۆر زۆر سپاس. خۆشەویستان ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان. دانەڵد ترامپ دوای سەرکەوتنەکەی لە هەڵبژاردنەکەی 5 ئەم مانگی یازدەیەدا پێویستە هەتا ڕۆژی 20 مانگی یەکی داهاتوو چاوەڕوان بکات و پاش سوێند خواردنی یاسایی لەو ڕۆژەدا ئەوجا دەچێتە کۆشکی سپی. بۆچی ئەم قۆناغی گواستنەوەیە لە ئەمریکا 76 ڕۆژ دەخایەنێ لە کاتێکدا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو بەریتانیادا تەنها 1 ڕۆژ پاش هەڵبژاردن سەرۆکوەزیری نوێ دەچێتە داونینگ ستریت و دەست بەکار دەبێت. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیی ستۆدیۆی چاوی واشنگتنە و باز لە گواستنەوەی دەسەڵات دەکەین لە ئەمریکادا. هێرۆ خانم زۆر سپاس بۆ ئامادەبوونە. یەکە پرسیارمەوەیە هەڵبژاردنەکان کۆتاییان هات
ئێستاش قۆناغی گواستنەوەی دەسەڵاتە ئەم پرۆسەیە چۆنە؟ بەڵێن ئەم پرۆسەیە هەندێکی بابەتی فەرمیە، هەندێکێک بابەتی نەریتیە، پرۆسەیەکە کە هەموو سەرۆکەکانی ئەمریکا پێدا تێپەڕ دەبن بەو قۆناغەیە کە بە گرنگ دادەنرێ لە ئەمریکا. بۆ نمونە هەندێک شتی نەریتی تیادایە، یەکێک لەو نەریتانە لە سەردەمی سەرۆکهاوی تورمانەوە کاتێکە ئایسنهاوەری بان کرد لە ساڵی 1952 بۆ کۆشکی سپی و پێشوازی لێکرد. لەو کاتەوە هەتاکو ساڵی 2020 ئەمە بەشێک بوو لە نەریتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هەمیشە لە پاش هەڵبژاردنەوە سەرۆکی هەڵبژێردرا و لەلایەن سەرۆکی دەرچوونەوە لەسەر دەرچوونەوە ببوورە بانگکرا بۆ کۆشکی سپیە تا ساڵی 2020 کە ئێمە ئەوەمان نەبینی. بەڵام بەهۆی ململانە سیاسەکانەوە کە لە ئەمریکا زۆرتون بووبوونەوە، بەڵام جارێکی تر ئێمە لەم پرۆسەی ئەم جارەیە ئەوەمان بینیەوە سەرۆکی جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردرا و ترامپی بانگێش کرد بۆ کۆشکی سپی و دانیشتن پێکە و هەروەها بەڵێنیدا کە گواستنەوەیەکی دەسەڵاتی ئارام بەڕێوە بچێت کە ئەمەش زۆر گرنگە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات لە ئەمریکادا. هەروەکو لە پێشەکەش ئاماژەم پێکرد 76 ڕۆژ دەخایێنێت. لەم 76 ڕۆژات چی دەکرێت؟ بەڵێ لە 5 مانگی یانزۆ کە ڕۆژی هەڵبژاردن هاتاکو 20 مانگی یەک کە ڕۆژی دەست بەکاربوونی سەرۆکی نوێ دەبێت 76 ڕۆژەکە. بەڵێن ئەم قۆناغا هەروەکو ئاماژەم پێکرد زۆر گرنگە، هەندێک شتە نێریتەکان کە باسمان کرد، بەڵام هەندێک شتی فەرمیش هەیە کە دەبێت جێبەجێ بکرێ. لەوانە چەند بەروارێکن کە زۆر گرنگن لەو کاتەیە. بۆ نمونە تا 11 مانگی 12 دەبێت لە ئاستی ویلایەتەکانە هەموو دەنگەکان با بڵێن بە فەرمی بناسێنرێت. لە 7 مانگی 12 هەموو ویلایەتەکان نوێنەری خەڵک یاخۆ ئەلکترۆل کالج دەبێت کۆ ببنە و دەنگەکانی خۆیان بدەن. ئەو دەنگی کە خەڵک داوێتی ئەمان لە پایتەختی ویلایەتەکانە کاتێکەوەیە کە دەنگەکەی خەڵک دەدەن لەوێ خۆیان کۆ بنە و دەنگ دەدەن. و هەروەها لە 25 هەتا ببوورە هەتا 25 مانگی 12 کاتیان بەدەستەوەی ئەم دەنگانە ئەم با بڵێن هەموو بڕوانامەکان کاتێکە واژووی لەسەر کراوە بگاتە واشنگتن. لە 6 یەکیشدا کۆنگرێس لە دانیشتنێکی هاوبەشدا با بڵێن ئەم دەنگانە بە فەرمی ئەناسێنێت و پاشانیش ئەوە دەزانین کە لە 20 مانگی یەک سەرۆک بە یاسایی سوێندی یاسایی دەخوات و هەروەها لەم قۆناغی 76 ڕۆژەیە بەشێکی تری گرنگیش ئەوەیە کە کابینە نوێیەکەی دەستنیشانەکە ئەو خەڵکانی کە دەست بەکارە بن. ئەمە کاتێکە بۆ سەرۆک دانراوە کە کابینەی نوێی دەستنیشانەکات. هەر سەرۆک بە تەنیا خۆی بەرپرسیارە لە دەستنیشانکردنی کابینەکەی یا وەزیرەکانی ناو حکوومەتەکەی؟ ئەزانی بەڵێن خۆی بەگشتی نزیکەی 4000 پۆست دادەنرێت. ینی بەگشتی نزیکەی 4000 کار ئەبێت کە لە کابینی نوێیە بەشداری ئەەکەن. بێگومان ئەمە هەمووی سەرۆک خۆی نابێت. ینی ئەو وەزیرانی کە با بڵێن کە ئەو دەستنیشانیان ئەکا ئەم وەزیرانە کاتێکە پشتڕاستەکرێنەوە خەڵکی تر با بڵێن تیمەکەی خۆیان دەستنیشانەکەن. بەڵام بەگشتی 1200 پۆست هەیە کە دەبێت ئەم 1200 پۆستە لەلایەن کۆنگرێسەوە لەلایەن سیناتەوە پەسەند بکرێن کە ئەمەش زۆر گرنگە و بەشێکی زۆریش لەمانە لەلایەن سەرۆکەوە دەستنیشانەکرێن. بەڵێ ینی زۆرێک لە میدیای ئەمریکا ژاماژە بەوە دەکەن لەوە ناچێت گرفتێکی ئەوتۆی هەبێ داناڵد ترامپ لە دەستنیشانکردنی کابینەی حکوومەتەکەیدا بە تایبەتی کە لە سینات ئێستا کۆماریەکان زۆرینە. بەڵێ لە دوای مانگی یەکەوە کاتێکە لە سینات لە سەرەتای مانگی یەکەوە ئەبنە با بڵێن سیناتی نوێ دەست بەکار ئەبێت ئەو کاتە بەڵێ کۆماریەکان زۆرینن و لەوە ناچێت گرفتێکی ئەوتۆ هەبێ. بەڵام هەمویان دەچنە بەردەمی سینات و پێداچوونەوەیان بەسەر دەکرێت. هەندێک لە پۆستە باڵاکان لەوانەیە مشتومڕیشیان لەسەر بکرێت، بەڵام ئەمانە بە زۆرینەیەکی سادا پەسەند دەکرێن. ینی ئێمە دەزانین لە بەرنامی پێشوو وابزانام ئاماژەم بەوە کرد کە هەندێک لە یاساکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستی بە دوو لە سەرسەی دەنگەکان هەیە، بەڵام بۆ پەسەندکردنی ئەم پۆستانە پێویستی بە زۆرینەیەکی سادەیە کە ئەمەش پێم وانە گرفتێکی ئەوتۆی هەبێت. ینی ئەوەی بەڕاستی لە چەند بەڕێوەبەرایەتی پێشووە کە دەبینرا پرسیاری ئێجگار قورس لە کاندیدەکان دەکرا، بۆیە ینی دەگوترێ ئێستا چاوەڕوانی ئەوە ناکرێت بچنە ناو وردەکاری و لێکۆڵینەی لەوانەیە لە هەندێک پۆستەکانە بچنە ئەو وردەکاریە، بەڵام بۆ هەمووی نەبێت. هێرۆ ئێستاوە داناڵد ترامپ سەرکەوتووی هەڵبژاردنە
جۆ بایدن کە سەرۆکی ئێستاە هەتا ڕۆژی 20 مانگیەکی بەدەستەوەیە لە با بڵێن لە ڕۆژی 6 یانزەوە هەتا 21 دەسەڵاتەکانی جۆ بایدن وەکو سەرۆکی ئەمریکا وەک خۆی دەمێنێتەوە یا دەگۆڕێ. بەڵێن بە فەرمی بڕۆین بەڵێ وەکو خۆی دەمێنێتەوە. ئێمە دەزانین سەرۆکی ئەمریکا دەسەڵاتێکی زۆری هەیە، یعنی یەکێکە لە سەرۆکی ئەو وڵاتانەی لەو سەرۆکانی کە دەسەڵاتێکی زۆری هەیە. هەندێک لە دەسەڵاتەکان بێگومان لە ڕووی یاسایەوە وەکو خۆی دەمێنێتەوە بە دەسەڵاتی با بڵین چۆنەڵی لێ خۆشببوونیشەوە. بەڵام لە ڕووی واقعەوە ئێمە دەزانین لە ئاستی وڵاتان بە تایبەتی کاتێکە بەڕێوەبەرایەتەکە ئەگۆڕدرێت بۆ بەڕێوەبەرایەتێکی جیاواز، یعنی ئێستا ئەگەر ئێمە لە حاڵەتی ئێستا سیرکەین بەڕێوەبەرایەتێکی دیموکراتە دەگوازرێتەوە بۆ بەڕێوەبەرایەتێکی کۆماری، ئەمە جیاوازی هەیە. یعنی لە ئاستی جیهانی شاکە سیر بکرد دەزانی کە بەڕێوەبەرایەتی داهاتوو لەوانەیە بۆچوونەکانی دید و بۆچوونی سیاسەتەکانی زۆر جیاواز بێت لەم بەڕێوەبەرایەتەیە کە ئێستا هەیە. بۆیە لە ڕاستیە هەندێک لە یعنی لە ڕووی ڕێبازدانانەوە لەو ڕووەوە دەسەڵاتەکانی کەمترە بێتەوە و کاریگەریشی کەمترە بێتەوە. بەڵام لە ڕووی مافەوە بڵێ مافی هەمووی هەیە، تەنانەت مافی لێخۆشببوونیشی ئەمێنێتەوە، بەڵام ینی بەو شێوەیە نییە کە پێشتر هەبووە کە پێش هەڵبژاردن هەبووە. بەڵێ بە سوپاسەوە باسی ئەوەت کرد بەڕاستی کە قۆناغی گواستنەوە چی دەگەیەنێت و پێگەێنانی کابینەکە و ئەو کۆمەڵە هەنگاوانەی کە لەسەر دانەڵد ترامپ و با بڵین دەستەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی پێویستن بۆی بیانگرنە بەر هەتا ڕۆژی سوێن خواردنی یاسایی کە 20 مانگیەکی داهاتووە. باشە ترامپ هەتا ئێستا چی کردووە لەم هەموو هەنگاوانی کە باسمان کردن؟ بەڵێن زۆر هەنگاوی ناوە ترامپ، ینی هەستەکەم یەکێک لە شتەکان کە ئەوێ شتەکانیش بە خێرا تێپەڕ بێت. هەر لە دوای هەڵبژاردنەکانەوە دەستی کرد بەوەی کە ناوە سەرەکیەکان با بڵێن پۆستە سەرەکیەکان دیاری بکات دەست بەجێ، هەندێک لەوانەی دیاری کرد و باسییان لە پلانی خۆیان کردووە، پلانیان بۆ حکوومەتی داهاتویان کە بە شێوەیەکە بێ و هەندێک لەو پۆستە گرنگانی کاتاک و ئیستەش دیاری کراوە یاخود دەستنیشانی کردوون. ئێمە دەبینین کریستینۆمی وەک وەزیری ئاسایشی ناوخۆ دەستنیشان کردووە، هەروەها دەک کۆڵێنز بۆ وەزیری کاروباری سەربازە دێرینەکان لێ زێڵدان سەرکردایەتی دەستگای پاراستنی ژینگە، تۆلسی گاباد وەک بەڕێوەبەری هەواڵگیری نیشتیمانی، ئەلیز ئستیفانی وەک باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان و هەروەها گەڕانەوەی جۆن ڕادکلیف وەک بەڕێوەبەری CIA. ئەمە یەکێکە لە شتەکانی تر و هەروەها باز لە ئێمە دەزانین مارکۆ ڕوبیۆ کراوەکە وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا دەست بەکار بێت، تۆم واڵز وەکو ڕاوێژکاری ئاسایشی کۆشکی سپی، ینی کۆمەڵێک لە پۆستە باڵاکانی هەتاکو ئێستا داناوە دەستنیشانی کردوون، هەروەها کۆبۆتەوە لەگەڵ سەرۆکی لەسەر دەرچوون، هەروەها باز لە بەڕێوەبەرایەتێکی نوێ کراوە. ئەم بەڕێوەبەرایەتیە کە وادانراوە هاوسەرۆکایەتی بکرێت لەلایەن ڤیڤێک ڕامۆسوامی و هەروەها ئیلۆن ماسکەوە کە پێکەوە هاوسەرۆکی ئەم بەڕێوەبەرایەتیە بکەن کە هەروەها هەرچەندە وەکو وەزارەتێک دانان دێت، بەڵام ڕۆڵی وەکو وەزارەتێکی هەیە، ئەمە زیاتر وەکو دەستگایەکی چاودێری ئەبێت بۆ سەر کاریگەری حکوومەتیان بەسەر خەرجەکانی حکوومەت. ئەمەش بە شتێک لە هەنگاوەکانی دادەنرێت لە بەڕێوەبەرایەتی داهاتووە کە بیبینین کە ئێستا چۆنەڵێ وەکو بەرچاوڕوونی یەکمانەیە کە ئامانجی سەرەکی بەڕێوەبەرایەتی داهاتوو کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەتیش دەبێت. لەوانەیە زۆرێک لە دامەزراوە نیشتیمانیەکانی ئەمریکاش بگرێتەوە ئەو کەمکردنەوەیە هێرۆ لەسەرەوەی کە ئاماژە بە ئینەکەی ڕۆبیۆ کرد وەکو وەزیری دەرەوە. من بەڕاستی پێ بڵم من بۆ خۆم زۆر پێم سەیر بوو بەو زوویە گەیشتە ئەو ئەنجامە کە ڕۆبیۆ دابنێت، چکە لە بیرمە ساڵی 2016 هەتا پۆستی وەزیری دەرەوەی یەکلا کردەوە نزیکەی 36 ڕۆژی خایان. بەڵێ ئەو کاتە زۆری کاتی پێچووە. ئەگەر ئێمە بیر لەو کاتەش بکەینەوە بڵێن مارکۆ ڕوبیۆ یەکێکیش بوو کاتی خۆی ڕخنیشی لە ترامپ گرت کاتێکە بڕیاری کشانەوەی هێزەکان درا لە سووریا. ئەمە زۆر ڕخنەی لەگر چونکە بە یەکێک دادەنرێت لەو کەسانی کە پشتیوانی لە کوردەکانیش کردووە لە سووریا و هەروە تام واڵزیش ئەویش یەکێک بوو لەوانی کە پشتیوانی لە کوردەکان کردبوو لە سووریا با بڵێن بۆ ئاسایشی نیشتیمانی.
ینی ئەمە ئەو کەسان با بڵێن ئەگەر ئێمە باز لە سیاسەتەکانی بکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز خود بۆ ناوچەکانی کە کوردی لێیە ئەمەش لەوانەیە سەرنجڕاکێش بێ بەلای ئەوانەوە بۆ ئەم پۆستانە. ئەنجاوتر ماوەتەوە سەر 4 ساڵی دابزانین چی دەبینین وابەستن بۆ جۆرە لێدوانانەی کە پێشتریاندایان ناشزانین لە کۆنگرێسیش ینی لە کاتی پەسەندکردنی ئەمانش چی ڕوەدا ینی لەوانەیە شتێک بێتە پێشەوە و پەسەند نەکرێن یاخود مشتومڕی لێ بکەوێتەوە. هێرۆ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڕی.